تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. ئاخۆ ئێوە کە فەرمان بە خەڵکی دەدەن چاکە بکەن، خۆتان لێ هەڵداوێرن و هەر خۆشتان کتێب خوێنەوەن، دەسا چیتانە تێناگەن؟ هەرچەندە ئەم ئاەتە پیرۆزە ڕاستەوخۆ ڕووی لەنەوەکانی ئیسرائیلە، بە شێوەیەکی ئاماژەیی ئاگادارکردنەوەی موسڵمانەکانیشی لەخۆ گرتووە. ئەو شتەی لێرەدا جەختی لێ دەکرێتەوە بریتیە لە یەکێتی گوفتار و کردار. ئاەتێکی دیکە هەمان بابەت بە شێوازێکی جیاواز دەردەبڕێت. لم تقولون ما لا تفعلون. بەڵێ، گفتار و کردار لە بابەتی پشتگیریکردن و بەرزکردنەوەی حەق و نوێنەرایەتیکردنیدا زمانێکی گرنگی خاوەن دوو سەنگەرە. ئەم زمانەی کە دوو جۆر دەرکەوتنی هەیە، کاتێک گوزارش لە حەق دەکات کاریگەریەکی سەرسوڕهێنەری دەبێت. بەڵێ، مرۆڤ پێویستە ئەو شتانەی بە خەڵکی دی دەڵێت سەرەتا لە خۆیدا جێبەجێ بکات، هەتا نەکەوێتە ناوداوی جیاوازی ناوەوە و دەرەوە و گفتار و کردارەوە. لە سەرچاوەیەکدا هاتووە خوای گەورە بە حەزرەتی عیسا دەفەرمێت: ئەی عیسا، سەرەتا وتار بۆ نەفست بدە، ئەگەر قبوڵی کرد دواتر ئامۆژگاری خەڵکی بکە، ئەجینا شەرم لە من بکە. کەواتە پێویستە مرۆڤ سەرەتا ئەو شتانە لە خۆیدا پەیڕەو بکات کە باوەڕی پێیانە و هەست و بیرە ناوەچیەکانی خۆی دەرببڕێت. کەسێک کە ژیانی شەوانەی نییە، حەقە کاتێک باز لە شەو نوێژ دەکات شەرم بکات. ئەگەر نوێژەکەی خشوع و خضوعی نەبێت و ڕێز و مەخافەتی تەواو لە بەرامبەر خوای گەورە دەرنەبڕێت، نابێت دەم لە نوێژی کامڵ بکوتێت. ئەگەر حەسبی و دڵسۆز و خەمخۆر نەبێت، گەر بە وشەیەکیش بووە، نابێت باسی ژیان لە پێناو ئەوانی تردا بکات، چونکە لە بەرچەند حیکمەتێک خوای گەورە هێز و کاریگەری شتانی باسکراوی بەستووەتەوە بە کاراکتەری گفتار بێژەکەوە. بڕوانن ئیرشاد و وەڵام و ڕەتدانەوەی هەندێک بە ئاراستەی باسکردنی ئیسلام و پشتگیریکردن لێی لە هەوادا دەمێننەوە. تەنانەت لەبەر ئەوەی سەمیمی نین، جار و بار لەو شتانەش پاشگەز دەبنەوە کە پێشتر وتویانە و خۆیان لەگەڵ بیر و بۆچوونی دوژمناندا دەگونجێنن. مستەفا سەبری بەم جۆرە باز لەم حاڵەتە دەکات. ئەمانە لەو شتانەدا کە باسی دەکەن و لەو وەڵامانەدا کە دەیدەنەوە و لەو کتێبانەدا کە دەینووسن سەمیمی نین. ئەگەر سەمیمی بوونایە، ئەو شتانەیان پیادە دەکرد کە دەیڵێن و زیگزاگ لە ژیانیاندا نەدەبوو. لەمڕۆوە ئەو کتێب و ڕەتدانەوانەی کە نووسراون، ئەگەر بە نیازی خزمەتیش نووسرابن، بوون بە هۆکاری پەشێوی فیکر و چەندین قەیرانی نوێ کە ڕێگەگرتن لێیان ئەستەم بووە. کەواتە گرنگ ئەوەیە بە دوای ڕێگاکانی کاریگەربووندا بگەڕین. هەر یەک لە زانین و پیادەکردن و میتۆد و ناسینی بەرامبەر و دەستنیشانکردنی چی و چۆن و لەکوێ و بۆچێ گرنگی تایبەتی خۆیان هەیە. وەلێ لەپاڵ ئەمانەدا زۆر گرنگە بانگەوازکار سەمیمی بێت و لە دڵەوە بدوێت. لێرەدا بابەتێکی تر هەیە کە یادخستنەوەی گرنگە. ئەویش بریتیە لە گریمانی تێگەیشتنی هەڵەل لە ئاەتی لم تقولون ما لا تفعلون. چونکە لە کاتێکدا کە ئاەتەکە لە مەقامی زەمکردندا بە بۆچی ڕەخنە دەگرێت، ناڵێت هەرگیز نەکەن ئەو شتانە باس بکەن کە خۆتان جێبەجێ ناکەن، چونکە باسکردن و پیادەکردن هەردووچیان دوو عیبادەتی جیاوازن. ئەو کەسەی هەردووچیان پێکەوە ناکات دوو گوناهی دەگات و ئەو کەسەش کە یەکێکیان ناکات بە گوناهێک خۆی مەحکومی ناکاریگەربوون دەکات. بەڵێ، وەک پێشتریش وتمان، کاریگەری پەیوەندی بە جێبەجێکردنی شتانی باسکراوەوە هەیە. بەڵێ، خۆ لە بیرچوونەوە لە کاتی فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە لە ناو خەڵکیدا دژیەکێکی ڕوون و ئاشکرایە و هەڵەیەکی لەم جۆرە چەندەها ڕاستی وەک گوزارشت و هێزی ڕەوانبێژی و زانینیش لەگەڵ خۆیدا سفر دەکاتەوە و یادمان دەخاتەوە کە کەسی ژیر نابێت دووچاری دژیەکێکی لەم جۆرە ببێت. دەفەرموێت: باوەڕ بهێنە
بیر بکەوە، جێبەجێ بکە، پاشان باسی بکە. پێچەوانەکەی چەنەبازیە و متمانەی گوفتاربێژ لای خەڵکی دەسڕێتەوە. ئەمەش بە مانای خۆ لە بیرچوونەوەی خەز دێت. لەم ڕووەوە پێویستە وتاربێژ و ئامۆژگاریکار و مرشید و بانگەوازکار و نووسەر و پێشکەشکار لەو شتانەدا کە دەیکەن جددی بن، هەتا خەڵکیش بە جددی مامەڵەیان لەگەڵ بکەن و لەکە بەربابەتە باسکراوەکان نەکەوێت. لەمەش گرنگتر بۆ ئەوەی بە قسەی هەلق و مەلق بە ئاراستەی ئیرشاد و بانگەوازدا ئاستی خۆیان نەخەنە ژێر ئاستی ئەو کەسانەوە کە لە پێناو گومڕاکردندا بە شێوەیەکی معقول و ڕێک و پێک دەدوێن.